پەرستاندنی خەباتی پەرستەرانی ناڕازی و خۆگێلکردنی تەواوەتی دەوڵەتی پزیشکیان. نزیکەی 2 هەفتە بەسەر خولی نوێ ناڕزایەتی سەرتاسەری پەرستەران لە ناوچە جۆراوجۆرەکانی ئێران تێدەپەڕێت و تا ئێستا دەنگ و دروشمەکانیان بەگوێ بەرپرسانی ڕژیم نەگەیشتووە. لەم خولەی ناڕزایەتیەکاندا پەرستەران سرەتا لە کەرەجوو نەخۆشخانەکانی پارێزگای ئەلبەرز و دواتر لە نەخۆشخانەکانی پارێزگای فارس دەستیان لە کار کێشاوە. ناڕزایەتی پەرستەران پارێزگاکانی دیکە لەوانە، زەنجان و پارێزگاکانی باکووریشی گرچەوە و ڕۆژی 27 گەلاوێژ پەرستەرانی 2 نەخۆشخانەی سەرەکی شاری مەشهەدیش دەستیان لە کار هەڵگرت و بە ڕێزی پەرستەرانی ناڕازی شارەکانی دیکە ئێران پەیوەست بوون. لە دەڕۆژی ڕابردوودا سەرۆکۆماری نوێ و جێگرە دەستنیشانکراوەکانی هیچ کاردانەوەیەکیان بەرامبەر بە ناڕزایەتی پەرستەران نیشان نەداوە. هەر لەو پەیوەندیەدا یەکێک لە کرێکارە ناڕزایەتیەکان بە پەیامنێری ئاژانسی هەواڵی ئیلنا دەڵێت چاوەڕوانی ئەوەمان دەکرد کە سەرۆکۆماری نوێ کە خۆیشی پزیشکە لانی کەم نوێنەرێک بنێرێت بۆ ئەوەی گوێ بۆ قسەی پەرستەرەکان ڕابگرێت و بزانێت گرفتیان چییە. محەممەد شەریفی مەقەدەم ئەمینداری گشتی خانەی پەرستار لە وەڵامیەوە پرسیارەدا کە بۆچی پەرستاران دەستیان داوەتە ناڕزایەتی سەرتاسەری بە ئیلنایوێت نزیکەی 2 هەفتە بەسەر ناڕزایەتی پەرستاراندا تێپەڕ دەبێت. ئێمە لە چەند مانگ لەوە بەرەوە کۆبوونەوە و ناڕزایەتیەکانمان دەست پێ کردبوو، بەڵام مانگرتنی درێژخایەنی لەم چەشنە هەرگیز وێنەی نەبووە و هۆکارەکەشی ئەوەیەکە لە بری قبوڵکردنی واقعیەتەکە هەوڵیاندا بە بانکێشکردنی پەرستاران بۆ کۆمیسیۆنی سەرپێچی و شارخستنە سەر پەرستەرانی ناڕێزی کێشەکە بسڕنەوە و لە ئاکامدا داخوازی و ناڕزایەتیەکان کەڵەکە بوون. لە ئێستادا 220,000 پەرستار لە بەشە دەرمانی و نەخۆشخانەکاندا کار دەکەن و زیاتر لە 90% ناڕازین و هەغدەست و یارمەتیەکی کەم وەردەگرن و تەنانەت هەندێک جار ئەم هەغدەستە کەمەشیان لە کاتی خۆیدا پێنادرێت. جگە لە کەمی هەغدەست و یارمەتیەکان یەکێک لە هۆکارەکانی ناڕازیبوونی پەرستەران بریتیە لە گوشاری کاری تاقەت بڕۆکێن، چونکە ئێران هەر ئێستا پێویستی بە زیاتر لە 100,000 پەرستاری دیکە هەیە. ئەمە لە دۆخێکدایەکە نزیکەی 20,000 پەرستاری ڕاهێنرا و بێکارن و لە بریدا مەزراندنی نوێ ئەرکە زیادیەکان لە ژێر ناوی ئیزافەکاریدا بەسەر ئەو بەشە لە پەرستارەکاندا دەستەپێنن کە لەسەرکارن. زۆرێک لە پەرستاران ناچارن شیفتی کاری زیاتر تەحەموڵ بکەن بۆ ئەوەی کەمی هێزی کار قەرەبوو بکرێتەوە و لە لایەکی دیکەشەوە هەغدەستی پێویستیان پێنادرێت. ئەمەش بەهۆی سەختی کارەکە بووەتە هۆی گرتنی وزە و توانایەکی زۆر و ئەگەری لە کارکەوتوی زیاتر دەکات. یاسایەکی کە سەبارەت بە دژواربوونی پیشەی پەرستاری پەسەندکراوە جێبەجێ ناکرێت. بەپێ ئەم یاسا نیوە و ناتەواوە پەرستاران دەتوانن دوای 20 ساڵ خزمەت خەرانشین بکرێن و ساڵانە مافی 2 مانگ مەرەخەسیان بە هەغدەستەوە هەبێ و هەروەها هەغدەستێکی زیاتریان پێ بدرێت بەهۆی سەختی کارەکانیانەوە. یارمەتیەکی کە بەهۆی دۆخی ئێستای دەسەڵاتەوە پێ ناچێت بگاتە دەستی پەرستاران و یەکێک لە هۆکارەکانی ناڕزایەتیەکانیش هەر ئەم بابەتەیە. هەموو سەختیانەیە کە لە جۆخێکی ئاساییدا بەسەر ستافی جەرمان و لەوانە پەرستارەکاندا دەسەپێنرێن لە سەردەمی بڵاوبوونەوەی کۆڕۆنادا بە چەند قات زیاتر بوون. پەرستاران جگە لە تەحەموڵکردنی کاری قورس و تاقەت بڕۆکێن لە ژێر مەترسی ئەگەری تووشبوون بە ڤایرۆسەکەشدا بوون و دەیان کەسیان بوونە قوربانی کە ئامارەکەیان هەرگیز ئاشکرا نەکرا. پەرستاران بە شێوەیەکی سەرەکی بە مەبەستی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو بارودۆخە دژوارای بژێ و سیاسی کۆمەڵایەتیە دەست دەدەنە خەبات و ناڕزایەتی. بەڵام ئەو بەشەش کە توانایی ئەوەیان هەیە کۆش دەکەن. بە جۆرێک کە بەپێ ئامارە بەردەستەکان ساڵانە نزیکەی 3,000 پەرستار لە ئێرانەوە کۆش دەکەن. پەرستەرانی ڕاهێنرا و ڕوودەکەنە وڵاتەکانی کەندا و یا وڵاتانی ئۆروپا، ئوسترالیا، کەنەدا و ئەمریکا.
ئەو وڵاتانە لە ڕێگای پێدانی هەقدەستی باشتر و ڕێخستنی سەعاتی کاری گونجاوەوە هەلو مەرج و ڕۆیشتوێنەکانیان بۆ پەرستەرانی خاوەن ئەزمون و خوێنەوار ئاسان کردووە. بە گوێرەی ئەو ئامارانەی لە چاپەمەنیە ناوخۆیەکاندا بڵاوکراونەتەوە، کۆچکردن و چوونە جەورەی پزیشک و پەرستەران سەرەڕای سنووردارکردنی ئیمکانی سەفەر و هاتوچۆ بە ڕێژێکی زۆر زیادی کردووە. بە جۆرێک کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زیاتر لە 10,000 پزیشک لە بوارە جۆرەوجۆرەکانی گشتی، پسپۆڕی و پسپۆڕی باڵا و هەروەها پەرستاری خوێنەوار کۆچیان کردووە. بەپێ ئامارێکی ڕۆژنامەی فەرهیختگان کە لە ساڵی 1402 بڵاوی کردەوە، 2300 پزیشکی پسپۆڕ و 4200 پزیشکی گشتی ئێرانیان بەجێهێشتووە کە ئەم ڕێژەیە 30% زیاترە لە تێکڕای ئەو پزیشکانەی دێنە ناو بازاری کاری ئێرانەوە. بەڵام ئەو پەرستەرانەی کە جگە لە پەنابردنەبەر خەبات و ناڕزایەتی بەردەوام لە ناوخۆی ئێراندا هیچ ڕێگایەکی دیکە شەک نابن، بەردەوام لە مەیدانی خەبات و ناڕزایەتیدا حوزوریان هەیە. ئەوان لە درێژەی چەندین ساڵ خەباتدا هەوڵیان داوە جۆرێک لە پەیوەندی لە نێوان خۆیاندا دروست بکەن کە بتوانن لە یەک کاتدا لە چەندین شار بڕژێنە سەر شەقامەکان و ویست و زاواکاریە هاوبەشەکانیان بخەنە ڕوو. گومان لەوە زانیەکە کەڵەکەبوونی ویست و زاواکاریەکانی پەرستاران، کرێکاران، خانەنشینان و کوێن و توێژە بێبەشەکانی دیکەی ئەم کۆمەلگایە و بێتوانایی ڕژیم لە ئازی وەڵامدانەوەیان زەمینەیەکی لەباری بۆ سەرهەڵدانی ئاخێزە جەماوەریەکان خوڵقاندووە و هەروەها بەستێنێکی گونجاوە بۆ هەنگاونانی کۆمەلگا بەرەو یەکلاییکردنەوەی تەکلیفی خۆیان لەگەڵ ئەم ڕژیمەدا.